بۆ لە کاتێکدا کە لە کوردستان لە شاری سلێمانی و هەولێر پەیکەر بۆ سەرکردەی هندی گاندی دادەنرێت، بەڵام لە جیهاندا لە هەندێک شوێنی تر پەیکەرەکەی لادەبرێت. لەگەڵمان بن ئەمڕۆ قسە لەسەر ئەم بابەتە گرنگە دەکرێت. لە پارکی هەواری شار لە سلێمانی کە ئەمڕۆ لێرەین و هەروەها لە پایتەختی کوردستان لە هەولێر، لەوێش لە پارکی سامی عەبدوڕەحمان پەیکەرێک بۆ گاندی دانراوە. پرسیارێک دێتە ئارا، ئایا بۆ لە 4 پارێزگای ژێر دەسەڵاتی کوردیدا 2 پەیکەر بۆ کەسایەتێکی بێگانە دادەنرێت؟ ئایا گاندی شایانی ئەوەیە کە 2 پەیکەری لە کوردستاندا هەبێت؟ ئەگەر وایە ئەی بۆ لە هەندێک وڵات پەیکەرەکەی لادەبن و تەنانەت لە هەندێکی تر ڕێگری دەکرێت لە دانانی پەیکەری. پێشەوەی بچینە وردەکاری بابەتەکە، بابزانین ئەم پەیکەرانە بۆ لێرەن و چێ داینەوە. وڵاتی هیندستان بۆ بڵاوکردنەوەی کللتور و کاریگەری دیبلۆماسی خۆی هەمیشە لە هەوڵی دانانی پەیکەری گاندیدا بووە لە دەرەوەی وڵاتی خۆی. ساڵی 2019 یادی 150 ساڵەی لەدایکبوونی ئەو سەرکردە هندیە بوو گاندی. کونسوڵخانەی ئەوان لە کوردستان 2 پەیکەریان وەک دیاریدا بە سلێمانی و هەولێر و لە 2 پارکی ئەو 2 شارەدا دانرا. دانانی پەیکەری کەسایەتی بێگانە شتێکی هەڵەنیە و لە زۆر وڵاتیشدا ئەوە دەکرێت. بەڵام کاتێک کە ئەوە دەکرێت دەبێت بزانین ئەو کەسە پەیوەندی بە کوردستانەوە چییە و ئەگەر هەیبێت. بەڵام ئەگەر نەیبێت دەبێت ئەو کەسایەتیە پەیامێکی بۆ مرۆڤایەتی هەبوو بێت، هەتاوەکو پەیکەرەکەی لە دەرەوەی خاچی خۆیدا هەبێت. بۆ نمونە کەسێکی وەک فەیلسوف سوقرات و کەسایەتی هاوشێوەی تریش لە چەندین وڵات پەیکەریان بۆ دانراون. ئەوەش لەبەرەوەی کە سوقرات لە کاتێکدا خەڵکی یۆنانە، بەڵام پەیامێکی بۆ مرۆڤایەتی پێیە و بەو پێیە کەسایەتی ئەو سنووری یۆنانی بڕیوە و بووە بە کەسایەتێکی جیهانی و مڵکی مرۆڤایەتی. وەک دەبێت دانانی پەیکەری کەسایەتی بێگانە شتێکی نامۆ نییە لە جیهاندا، بەمەجێک ئەو کەسەی کە پەیکەرەکەی بۆ دادەنرێت خزمەتی ئەو شوێنەی کردبێ کە پەیکەرەکەی تێدایە. ئەگەر نەشی کردبێت ئەبێ هیچ نەبێت، کردارێک یا پەیامێکی لە دوا بەجێما بێت کە خزمەتی هەموو مرۆڤایەتی کردبێت. بەڵام ئایا گاندی هیچ کات لەو 2 تایبەتمەندی تێدایە؟ گاندی کەسایەتێکی هندی بوو لە ساڵی 1869 لە وڵاتی هندستان لەدایک بوو. ئەو کات هندستان لەژێر دەستی بەریتانیەکاندا بوو. دواتر چووە بۆ بەریتانیا و لە تەمەنی 20 ساڵیدا بەشی یاسایی لە لەندەن خوێندبوو بوو بە پارێزەر. ئەو هەوڵیدا لە هندستان کار بکات، بەڵام سەرکەوتوو نەبوو. دواتر چوو بۆ وڵاتی ئەفریقای باشوور کە ئەو کات لەژێر دەستی بەریتانیا بوو، لەوێ بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ لەگەڵ هاوسەر و ماڵ و منداڵەکەیدا ژیا. ئەو ماوەی لەوێ بوو دووچاری جیاکاری و ڕەگەسپەرستی زۆر بوو و ئەو هەستی بە نادادۆریەکی گەورە دەکرد. ئەوەش لەبەرەوەی کە لەوێ خەڵکی ڕەشپێست و هندیەکان زۆر خراپ مامەڵیان لەگەڵدا دەکرا. ئەو ئەزمونە کاریگەری لەسەر گاندیدانە. لەوێ هەوڵەکانی ئەو زیاتر بۆەوە بوو کە هندیەکان مافیان هەبێت و بە قسەی خۆی کە وەک ڕەشپێست مامەڵیان لەگەڵدا نەکرێت. ئەو لەوێ وەک سەرکردەیەکی هندی و لە هەوڵی پاراستنی ماف و بەرژەوەندیەکانی هندیەکاندا چەند جارێک خرایە زیندانەوە. لە پرۆسەی داکۆچیکردن لە ماف و بەرژەوەندیەکانی هندیەکاندا ئەو ڕێچکەی بەرهەڵستی ناتوند و تیژی داڕشت. پوختەی پێناسەی ڕێچکەکەی بریتی بوو لە بەرهەڵستێکی چالاکی ئازایانە لە دژی نادادوەری کە متمانەی دەکردە سەرسێ پرینسیپی گشتی. یەکەم، ڕەتکردنەوەی ئازاردانی جەستەیی و دەرونی لایانی بەرامبەر. دووهەم، پابەتبوون بە ڕاستیەوە وەک بڕوا و کردار. سێهەم،
قبولکردنی ئەشکەنجە و ئازاری وەک زیندانی و توندوتیژی بێ کاردانەوە بە ئەمانجی ئەوەی کە کاریگەری لە سەرویژدانی بەرامبەر دابنرێت. جگە لەوانە ئەو بڕوای بە پشبە خۆبەستن سادەی و خزمەتکردنی ئەوانی تر هەبوو. ئەمە پوختەی ڕێچکەی خەباتی گاندی بوو. ئەو ڕێچکەیەش داهێنانێکی کتوپڕی ئەو نەبوو، بەڵکو ڕەگ و ڕیشەی ڕوونی لە ناو کلتور و فەرهەنگی هەندیدا هەبوو. بەو پێشینەوەیەوە دواتر کە گاندی گەڕای وڵاتی هیندستان، سەرکردایەتی بزوتنەوەی بەرهەڵستی هندیەکانی دەکرد لە دژی دەوڵەتی بەریتانیا کە ئەو کات حکومڕانی هیندستان بوون. لە کاتی خەباتکردنیدا ئەو بڕیاریدا کە ژیانێکی ئاسایی سادە وەک زۆر لە هەندیەکان بژی و خۆی تەرخان بکات بۆ خەباتەکەی. ئەو هەوڵەی زۆر جار بە جلوبەرگیەوە دیار بوو کە پێک هاتبوو لە پارچە پەشتەماڵێکی سادە و جووتێ نەعل وەک زۆر لە هەندیە هەژارەکانی وڵاتەکەی و بەگشتی ژیانێکی سادە دەژیا. لەسەر ئەو ڕێچکەیە لە ساڵی 1930ەوە چالاکی ناڕەزایەتی ناتونتوتیژی لە دژی دەوڵەتی بەریتانی لە هیندستان دەست پێ کرد. ئەو چالاکیانە کە لە شێوەی ڕێپێوان و ناڕەزایەتی و بەکارهێنانی بەرهەمی دەوڵەتی بەریتانی بوون، چەندین ساڵیان خایاند و قوربانی زۆری تێدادرا. ڕێچکەی خەباتی گاندی ڕێچکەیەکی نوێ و کاریگەر بوو لە ئاستی جیهاندا. یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەوە بوو کە گاندی هەمیشە جەختی دەکردەوە لەسەر بەکارنەهێنانی توندوتیژی و خەباتی ئاشتیانە بۆ گەیشتن بە ئامانجەکان. لە کۆتاییدا و لە ساڵی 1940 هیندستان بوو بە وڵاتێکی سەربەخۆ. سەرڕایەوە دوای نزیکی 6 مانگ گاندی لەلایەن کەسێکی ناسیۆناڵیستی هیندۆسەکانەوە کوژا. ئەوەش لەبەرەوەی کە ئەو کەسەی کە کوشتی پێی وا بوو کە گاندی زۆر نەرم بوو بەرامبەر بە موسڵمانەکانی هیندستان. بەڵام چیرۆکەکە لەوێدا کۆتایی نهات، لەبەرەوەی کە لە دوای کوشتنیشی بەهۆی کاریگەری گەورەیەوە ئەو سەرکردەیە بوو بە سمبڵێکی گرنگ بۆ خەڵکی وڵاتی هیندستان. هەروەها بوو بە سمبڵێکی جیهانی خەباتی بەرهەڵستی ناتوندیتیژی. بۆ جۆرە ئەو وەک نمونەیەک دەبینرا لەلایەن زۆر لەو نەتەوە و بزوتنەوانەی دوای خۆی کە لە خەباتدا بوون لە دژی نادادوەری و داگیرکاری. لەوانە سەرکردەی ڕەشپێستەکانی ئەمریکا مارتن لوسەر کینگ کە کەوتبووە ژێر کاریگەری ئەوە و هەر هەمان ڕێچکەی خەباتی پەیڕەو دەکرد. بەهۆی ئەو پێشینەیەوە غاندی یەکێکە لە سەرکردە هەرە بەناوبانگەکانی وڵاتی هیندستان و لە ئاستی جیهانیشدا ناسراوە. لەبەرەوە لە زۆر شوێن لە جیهاندا پەیکەری بۆ دانراوە و وەک سمبڵی خەبات لە دژی دەوڵەتە کۆڵۆنیالیستەکان بینراوە. سەرڕاوەی کە وەکو کەسایەتێکی خەباتجێر ناسراوە، بەڵام لە هەندێک وڵات پەیکەرەکەی لا دەبرێت و لە هەندێکی تریش ڕێگری دەکرێت لە دانانی پەیکەری. لە ڕاستیدا ئەو گاندی ئێمە دەیناسین گاندی ڕاستیەکە نییە، لەبەرەوەی کە ئەو تێگەیشتنی ئێمە لەسەری هەمانە زۆر سەرپێوی و سادەیە. ئێمە گاندیمان وەک خۆی نەناسیوە و زیاتر لە هەواڵ و وتارە گشتیەکاندا ناسیمانە. لەو سەرچاوانەشدا ئەو بوو بە سمبڵی خەبات لە دژی دەوڵەتە کۆڵۆنیالیستەکان و ئەو گۆشەیە باڵی کێشا بوو بەسەر بینینماندا بۆ ئەو سەرکردەیە. ئەمڕۆ چەندین توێژە لە جیهاندا گاندیەکی جیاواز و هەندێک جار ڕەگەزپەرست دەخەنە ڕوو. هەر لەبەرەوە بوو کە لە ساڵی 2018دا لە وڵاتی گانا پەیکەری گاندی لە زانکۆی گانا لەسەر داوای چالاکوانانی ئەو وڵاتە لابرا. پەیکەرەکە هاوشێوەی پەیکەرەکەی باشوور دیاری حکومەتی هیندستان بوو بۆ وڵاتی گانا و سەرۆکی هیندستان لە ساڵی 2016دا لەو زانکۆیە پەردەی لەسەر لابرد. بەڵام دواتر دوای هەڵمەتێکی گەورەی چالاکوانانی گانا پەیکەرەکە لابرا. بەهانەی لابرنی لەلایەن چالاکوانانی گاناوە ئەوە بوو کە گاندی کەسێکی ڕەکەسپەرست بوو و زۆر بەناشینی ئاماژەی بە ڕەشپێستەکان کردبوو. بۆ نمونە یەکێک لە چالاکوانانی ئەو کەمپەینە دەڵێت: ئەگەر ئێمە ئەوە نیشان بدەین کە هیچ ڕێزێکمان بۆ خۆمان نییە و بە چاوی سووک سێری پاڵەوانەکانی خۆمان بکەین و ستایشی ئەوانی دیکە بکەین کە هیچ ڕێزێکیان بۆ ئێمە نەبووە، ئەوە کێشەیەک هەیە. ئەو چالاکوانە بەردەوام دەبێت و دوای لابرنی پەیکەرەکە دەڵێت:
ئەگەر بەڕاستی ئێمە هیچ ڕێزێک بۆ پاڵەوانەکانمان نیشان نەدەین ئەی چۆن جیهان ڕێزمان لێ بگرێت ئەمە سەرکەوتنە بۆ کەرامەتی ڕەشبێستەکان و ڕێزگرتن لە خۆ. چالاکوانێکی تر زۆر بەڕوونی دەڵێت بوونی پەیکەری ئەوە دەگەێنێت کە ئێمە لەگەڵ هەموو ئەو شتانە داین کە گاندی هەوڵی بۆ داوە ئەگەر ئەو داکۆکی لە ڕاگەزپەرستی کرد بێت. پێم وانییە پێویست بێت کە پەیکەری ئەو بە هیچ شێوەیەک لەم زانکۆیە هەبێت. ئەم کەیسە تەنها نیە و لە ساڵی 2018دا دادگایەک لە وڵاتی مەلاوی کە لە ئەفریقایە لەسەر هەمان بناغەی ڕەگەزپەرستی بڕیاریدا کە دانانی پەیکەری گاندی ڕابگرێت. لەم چەند ساڵانی دواییدا بابەتی ڕەگەزپەرستی لە جیهاندا بووە بە بابەتێکی گەرم و زۆر لە پەیکەرە کۆنەکانی ڕابردوو بۆ کەسایەتیەکان لە ناویاندا ئەوەی گاندیش بوونیان کەوتۆتە ژێر پرسیارەوە. تەنانەت لە کالیفۆرنیای ئەمریکاش پەیکەری گاندی لەسەر هەمان بنەما شکێنرا و دواتر پەیکەرەکە بۆ هەتایی لەوێش لابرا. هەروەها لە کەنەدا و بەریتانیا و ئەفریقای باشوور و چەندین شوێنی تر پەیکەری گاندی شێوێنراوە و بۆ تەمایی ناڕەزایی ئەو خەڵکانەی کە لە دژی ڕەگەزپەرستی دەجەنگن. ئێمە هەمیشە گاندیمان وەک سەرکردەیەکی مەزنی جیهانی و مرۆڤ دۆست ناسیوە و لە مناڵیدا هەرەوە دراوە بە جۆماندا. ئەیکەواتە بۆ هەندێک خەڵک لە جیهاندا بە ڕەگەزپەرست ناوی دەهێنن. ئایا ئەوان ڕازەکەن کە ڕەگەزپەرست بووە یان ئەو ڕوخسارەی لای ئێمە دروست بووە وەک کەسێکی مرۆڤ دۆست؟ ئەوە ڕاستی گاندیە. لە ڕاستیدا زۆر بەمان لە مناڵیدا لەژێر کاریگەری وێژەی دژایەتی کۆڵۆنیالیزمدا دوور لە هیچ دیدێکی ڕەخنەگرانە گاندیمان ناسی بوو. دیارە ئەو ڕاستیە هەر کوردستانی نەگرتووە بەڵکو لە ئاستی جیهانیشدا بەو شێوە بووە و گاندی کرابوو بە پاڵەوانێکی خەیاڵی بێ وردبوونەوەیکی بابەتیانە. لەم ساڵانەی دواییدا بەهۆی ئاسان بەردەستبوونی زانیاری و توێژێکی زۆر جودا لەسەر گاندی دروست بووە و چەندین ڕاوبۆچوونی جیاوازی لەسەر هاتۆتەکایەوە. بۆ نمونە دوو نووسەر پەرتووکێکی تایبەتیان تەرخا کردووە بۆ ئەم بابەتە و ناونیشانەکەشی بریتیە لە The South African Gandhi Stretcher Bearer of Empire کە ماناکەی بنزیکی دەبێتە گاندیەکەی ئەفریقای باشوور هەڵگری بنیندارەکانی ئیمپراتۆریەتەکە. ئەم دوو نووسەرە کە لە هەندیەکانی ئەفریقای باشوورن هەل لە ناونیشانەکەەوە دەیانەوێت بڵێن کە گاندی ئەو کاتێک کە لە ئەفریقای باشووردا ژیاوە لە خزمەتی ئیمپراتۆریەتی بەریتانیادا بووە. لە کاتی جەنگی بەریتانیەکان لە دژی زولووە ڕەشپێستەکانی ئەفریقا گاندی لەگەڵ چەندین هندی تر تیمی فریاگوزاری خۆبەخشیان دروست کرد بوو بۆ هاوکاری بەریتانیەکان. گاندی و هاوڵەکانی وەک ژێردەستێکی گوێڕایەڵ ئەو کاریان ئەنجام دەدا. کارە خۆبەخشەکەی گاندی و هاوڵەکانی لە خزمەتی بەریتانیەکاندا بوو بریندارەکانی ئەوانیان گواست بووە کە شەڕیان لەگەڵ ڕەشپێستەکان دەکرد. ئەوەش هیچ بیر و بڕواایکی مرۆڤدۆسی لە پشتەوە نەبووە جگە لە ڕازیکردنی بەریتانیەکان کە بە چاوێکی باشتر سەیری هندیەکان بکەن و بەوەی کە وەک بەردەستێکی بەوەفا مامەڵەیان لە تەکدا بکەن. لە ئەنجامدا گاندی مەدالیای تایبەتی لە حکومەتی بەریتانیەوە وەرگرت بۆ خزمەتەکان کە پێشکەشی کردبوون. بەو جۆرە گاندی بە هەموو شێوەیەک و بە خۆبەخشیش خزمەتی حکومەتی بەریتانی دەکرد. ئامانجی ئەوە بوو کە بەریتانیەکان لە هەندیەکانی ئەوێ ڕازی بن. تەنانەت لە جەنگی جیهانی یەکەمیشدا پشتی بەریتانیای دەگرت. ئەویش بە ئامانجی دواتر سوودوەرگرتن بۆ هندیەکان. واتە گاندی زۆربەی جار کارەکانی لە بەرژەوەندی هندیەکان و ناسیۆنالیزمی هندیدا بوون. ئەوەش وەک سیاسیەک نەک کەسێکی خاوەن بیر و بڕوا و پابند بە پرنسیپی تایبەت. پەرتووکەکە بە تەواوی ئەوە دەخاتە ڕوو کە گاندی هەموو هەوڵەکانی ئەوە بوو لە وڵاتی باشووری ئەفریقا کە هەندێک لە هەندیەکانیش لەوێ دەژیان بە چاوێکی باشتر سیر بکەن نەک داوای یەکسانی بۆهان بکات. واتە ئەو خۆی سەرەتا داوای ئەوەی نەکردووە کە هاوشانی بەریتانیەکان بێت، بەڵکو داوای ئەوەی کردووە کە نەخرێنە ریزی ڕەشپێستەکان کە ئەو بە کەمتر و شێوی دایناون. بەپێی بەڵگەکان گاندی چەندین جار لایەنی ڕەگەزپەرستی بەڕوونی تێدا دەردەکەوێت.
ئەو سەردەمەی گاندی تێدا دەژیا لە ناو سپی پێستەکانی ئەفریقادا وشەی کافر بۆ ئاماژەکردن بۆ ڕەشپێستەکان بەکاردێنرا. وشەکە لە بنەچەدا سپی پێستەکان لە بازرگانە عەرەبەکانی کۆیلە وەریانگرت بوو. وشەکە لای ئەوانیش بۆ ئاماژە بە ڕەشپێستەکانی ئەفریقا بەکاردێنرا. گاندیش هەمان وشەی بەکاردەهێنا بۆ ئاماژە بە ڕەشپێستەکان. بۆ نمونە کاتێک کە ئاماژە بە یاسای ئەوروپیەکان دەکات بەرامبەر بە هەندیەکان لە ئەفریقیا، ئەو دەڵێت لە یاسای تایبەتدا بۆ هەندیەکان کە ئامانجەکەی تێکدانی کۆمەڵگەی هەندیە لە وڵاتەدا، ئێمە لەگەڵ خەڵکە ڕەسەنەکانی باشووری ئەفریقا پۆلێنکراین لەگەڵ ڕەگەزی کافر. دەبینرێت کە ئەو بەڕوونی نایەوێت لەگەڵ ئەوان پۆلێن بکرێت و ڕەگەزی خۆی بە بەرزتر دادنێت و داوا دەکات کە لە ڕەشەکان جیاوازتر دابنرێت، نەک وەک سپی مامەڵەیان لەگەڵ بکرێت. هەروەها دەڵێت هەندیە بەریتانیەکان هێنراونەتە ئاستی کافرەکان بەبێ هیچ دادوەریەک. لێرەشدا دیسان ئەو بۆچوونە دووبارە دەبێتەوە. یان بۆ نمونە لە ساڵی 1970دا دەڵێت کافرەکان بەگشتی ناشارستانن، تاوانبارەکانیان زیاتریش ناشارستانن. ئەوان ئاژاوە گێڕن، پیسن و بەنزیکی وەک ئاژەڵ دەژین. لە ڕاستیدا وتەکانی لەم بوارەدا زۆرن و کۆی هەمویان ئەوە دەردەخەن کە گاندی ئاواتی ئەوە بووە هەندیەکان بە چاوێکی باشتر سیر بکرێن و تا بۆشی کرابێت لە ئەفریقای باشوور لە خزمەتی دەسەڵاتی بەریتانیەکاندا بووە لە دژی ڕەشپێستەکان. هەرچەندە هەندێک دەڵێن ئەو قسانە لە سەردەمی گەنجیدا کردوونی، بەڵام هەندێک لە وتەکانی لە تەمەنی 39 ساڵیدا نووسیون. جگەلەوە ڕاستە دواتر زیاتر پەیامەکانی بۆ یەکسانی بوو، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان پەشیمانی خۆی لەوتە ڕەگەسپەرستانەی نەخستۆتە ڕوو، واتە ئەو قبوڵی بوون وەک ئەوەی کە هەبوون. یان هەندێک دەڵێن کە گاندی لە سەردەمێکدا ئەو قسانەی کردووە کە ئەو بۆچوونانە قبوڵکراو بوون. بەڵام تاگۆر کە فەیلسوف و شاعیرێکی هەندی بوو و هاوسەردەم و هاوڕێی گاندیش بووە، بە تەواوی لەگەڵ یەکسانی مرۆڤ و پەیامێکی مرۆڤدۆسی جیهانگیریدا بووە، نەک ئەوەی گاندی. لە ڕاستیدا تاگۆر لە ڕووی فکریەوە زۆر جیهانی تر و مرۆڤدۆستانەتر بوو. سەرڕای ئەو ڕاستیە ئەمڕۆ لە جیهاندا گاندی لە تاگۆر ناسراوترە. سەرڕاوی کە گاندی هەندێک لە وتەکانی باڕوونی ڕەگەسپەرستانن، بەڵام لە هەمان سەردەمدا هەندێک لە وتەکانی کە کەمینن پێچەوانن. ئەی کەواتە کە ئەو باڕوونی لە ئەنی ڕەگەسپەرستی لە وتەکانی تا دیارە، ئەی بۆچی هەندێک لەم وتانەی پێچەوانەیەوە؟ ڕاستیەکەی گاندی زۆر جار وەک کەسێکی سیاسی ڕەفتاری کردووە کە ئامانجی خزمەتی نەتەوەی هەندی بووە. بۆ ئامانجەش بۆچوونەکانی هەندێک جار گۆڕیون و لەو حاڵەتانەدا زیاتر وەک کەسێکی سیاسی خۆگونجێنەر دەرکەوتووە وەک لە کەسێکی خاوەن بیر و بڕوە. ڕۆژێک ڕەگەسپەرست و ڕۆژێکی تر پشتگیری لە ڕاشپێست بە پێی پێویست کردووە، واتە ئەو زیاتر وەک سیاسیەک ڕەفتاری کردووە کە بەپێی هەلومەرجەکان بۆچوونەکانی گۆڕیون، بەڵام ئامانجەکەی نەگۆڕاوە، خزمەتی ئەجێندای ناسیۆناڵستی هەندیەکان. تەنانەت گاندی هەندێک لایەنی دووڕووی لە چارەسەری ژنەکەیدا دەکەوێتە ڕوو. ئەو بەپێی قسەی خۆی بڕوای بە دەرمان و چارەسەری ڕۆژئاوایی نەبووە و هی هەندیەکانی لاپەسەند بووە. هەر لەبەرەوە هاوسەرەکەی کە زۆر نەخۆش بوو نەیهێش پەنسلینی پێبدەن و لە ئەنجامدا لە ساڵی 1944دا ئەو ژنە ژیانی لەدەستدا. بەمەرجێک هەندێک لە ئەندامانی خێزانەکەژی دژی گاندی بوون لەوەدا. سەرڕایەوە گاندی کە خۆی کێشەی ڕیخۆڵی کوێرەی هەبوو، نەشتەرگەری ڕۆژاوایی قبول کرد. دیارە ئەم ڕەخنانە سەرڕایەوەی کە بەڵگەی ڕوونیان لە پشتەوەیە کەسایەتی گاندی بە تەواوی ڕەت ناکەنەوە. گاندی یەکێک لە سەرکردە هەرە یاریگەریەکانی سەدەی 20م بوو، بەڵام بە دڵنیایی لەو ڕوخسارە فریشتەیەی کە بۆی دروستکراوە لە زرماندا دەری دەهێنێت و وا دەکات کە دوور لە جوانکاری و ڕووکەشی درۆینە بیناسین. گاندی مرۆڤ بوو و مرۆڤیش بێکەم و کوڕی نییە، بەڵام گرنگە بزانین کە کردارەکانی گاندی هەندێک جار نادادوەرانە بووە بەرامبەر ڕەشپێستەکان و ئەوە وا دەکات
کە نەبێتە سەرکردێکی مرۆڤ دۆست. پوختەی قسە لەسەر ئەم کەسایەتیە ئەوەیە کە گاندی زیاتر سەرکردێکی ناسیۆناڵیستی هەندی بوو و ژیانی بۆ خزمەتی نەتەوەکەی تەرخان کردووە. بەڵام ئەو لە قۆناغەکانی ژیانیدا چەندی جار وەک ڕێگەشپەرستێک دەردەکەوێت کە هەندیەکانیشی بە یەکسان لەگەڵ ئەوروپی دانەناو، بەڵکو ویستوێتی لە ڕەشپێستەکان باشتر دایان بنێت و هەندێک جاریش بۆ چوونی خۆی گۆڕنیون بە پێی بەرژەوەندیەکان. بەڵام بەهۆی کە ئەو خەباتەکەی لە دژی ئیمپراتۆریەتی بەریتانی بووە کە ئەو کات بەریتانیا کاریگەری لە سەرجیهان هەبووە، سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشاوە و ئەو خەباتی کە ئەو کردوێتی لە دژی بەریتانیەکان ئیلهام بەخش بوو و هەتا ئەمڕۆژ ئیلهام بەخشە بۆ زۆر نەتەوەی تر لە جیهان بێ ئەوەی کە لە بنەچەدا ئامانجی گاندی خۆی ئەوە بوو بێت. کەواتە گاندی سەرکردێکی ناسیۆناڵیستی هەندی بووە و ئامانجی ئەو سربەخۆیی نەتەوەکەی بووە. بەڵام ڕێژگەی خەباتی ئەو لە سەربنەمای دادوەری و ناتوندی دیژی سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشا و ئیلهام بەخش بووە بۆ زۆر نەتەوەکانی تر. دیارە ئەمە نەنجی نییە، بەڵام دەبێت گاندی وەکو خۆی بناسین و وەکو خۆی مامەڵی لە تەکدا بکەین. ئەی کەواتە دانانی دوو پەیکەر لە کوردستانە بۆ سەرکردێکی ناسیۆناڵیستی هەندی چ پەیوەندیەکی هەیە؟ لە ڕاستیدا پەیکەری گاندی هیچ پەیوەندێکی بە کوردستانەوە نییە. ئەو نە ئاماژەی بە کورد کردووە، نە لە بنەچەدا پەیامێکی جیهانی بە ئامانجی خزمەتی مرۆڤایەتی پێبووە. ئەو پەیامە جیهانیەش کە دواتر دروست بووە، زیاتر هەلومەرجی ڕووداوەکان هێناویانە تەکایەوە، نەک نیەتی گاندی خۆی. بۆ پەیکەرەکەش ئەوەی کە ڕووی داوە ئەوەیە کە باڵگلوێسخانەی هیندستان لە هەوڵی بڵاوکردنەوەی بەرژەوەندی وڵاتەکەیدایە لە جیهان و گاندی وەک ناسراوترین کەس پەیکەرەکەی لە جیهان وەک کاریگەریەکی دیبلۆماسی بەکاردێنن. بەریتانیاش ئەمڕۆ بەرژەوەندیە ئابوووریەکانی لەگەڵ هیندستان وای کردووە کە لە باشترین شوێندا لە گۆڕەپانی نزیک پەرلەمانی ئەو وڵاتە پەیکەری بۆ دابنێن. بەریتانیەکان بۆ مەبەستێکی ئابووری ئەوە دەکەن. بەڵام خۆەوەی کوردستان بەرژەوەندێکی هاوشێوەیشی بۆ کوردستان تێدا نییە و زیاتر ئەوەیە کە پەیکەرێک لەلایەن هیندستانەوە بە خۆڕایی دابین کراوە و بۆ بەرژەوەندی هیندستان لە کوردستان دانراوە. کۆی کێشەکە لەوەدایە کە ئێمە پێوەر و مەرجی ڕوونمان نییە بۆ دانانی پەیکەر. دانانی پەیکەر لە کوردستان پێویستی بە پێوەر هەیە. دەبێت بەلایەنی کەمەوە ئەو کەسەی کە پەیکەری دادەنرێت خزمەتی لایەنی جیاوازی کوردستانی کردبێت بێگوێدان بە ئاین و ڕەگەز و بیر و بڕوای ئەو کەسە. یان ئەگەرەوەی نەکردبێت دەبێت پەیامێکی مرۆڤدۆستی جیهانی ئامانجی بوو بێت. دەنا گۆڕەپان و پارکەکان پڕ دەکرێن لە پەیکەری ناپەیوەست بە کۆمەڵگەکەمان. بۆ نمونە ئەگەر پەیکەری گاندی دابنرێت بۆ پەیکەری سەرکردەی نەتەوەی فەرەنسی شال دیگۆڵ دادەنرێت. ئەویش خزمەتی فەرەنسای کردووە و سەرکردێکی گرنگی نەتەوەی فەرەنسایە و ئیلهام بەخشیشە. چەندین کەسایەتی تری هاوشێوە هەن لە جیهاندا کە ڕۆڵی هاوشێوەیان بینیوە. دەبێت ئەوە بزانرێت کە بەگشتی دانانی پەیکەرەکان لە شوێنە گشتیەکان بۆ ئەوەن کە کەسایەتی نیشتیمانی هاوبەش یان جیهانی لەو شوێنانەدا دابنرێت کە کارەکانیان نمونەیەک بن بۆ کۆمەڵگە و ئەندامەکان چاویان لێ بکەن. هەروەها لەبەرەوەی ئەو کەسایەتیانەی کە پەیکەریان بۆ دروست دەکرێن بە ڕووداوی ڕابردووە و پەیوەستن و بەهۆی ئەوەوە ئەو ڕووداوە گرنگانە و کەسەکانیش بە زنجوی لە ناوماندا دەهێڵێنەوە و لە هەمان کاتدا کارە باشەکانی ئەو کەسانە بە بەرزی ڕادەگیرێن. بەڵام کاتێک کە سادەترین مەرج بۆ دانانی پەیکەر دادەنێت دەبینرێت گاندی هیچ لەوانە نایانگرێتەوە و هەز دەکرێت کە لە کاتێکدا دانانی پەیکەری گاندی لە کوردستاندا بڕیارێکی سیاسیە، بەڵام دانانی دوو پەیکەر لە دوو شاردا پەیوەستە بە زۆنی زەرد و سەوزە. کێشەکە هەر گاندی نییە، بەڵکو چەندین پەیکەری تریش هەیە کە بە هەمان شێوە. بۆیە گرنگە کە کۆمەڵێک ڕێسا و مەش لە ئاسی پارێزەکاندا هەبن بۆ دانانی پەیکەر،
بۆ ئەوەی کە حاڵەتی لەو جۆرە ڕوون نەداتەوە. دیارە ئەم بەرنامەیە لەگەڵ ڕێزگرتنی هەموو پەیکەرێکدا کە دادەنرێن و هەر بڕیارێکیش بدرێت دەبێت لە ڕێگای دیبیت و ئاڵوگۆڕی بیرروبۆچوون و بە شێوەیەکی مەدەنی بکرێت نەک شێواندن. ئێمە ئەمڕۆ چەندین بەڵگەنامەمان خستە ڕوو سەبارەت کەسایەتی گاندی و مەرجە سادەکانی دانانی پەیکەر کە ئەمانە وا دەکەن دانانی پەیکەری گاندی لە شوێنە گشتیەکانی کوردستاندا گونجاو نەبن. باشە ئەی پەیکەری چییە لەو شوێنە گشتیانەدا دابنێ؟ ڕاستە لە زۆر شوێنی جیهاندا پەیکەری گاندی هەیە و لە هەندێکی کەمیش لابراوە، بەڵام لە وڵاتانەدا پێش دانانی پەیکەری گاندی هەزاران پەیکەریان بۆ کەسایەتەکانی خۆیان داناوە ئەم جابیریان لە کەسایەتی دەرەوەی کۆمەڵگەکان کردوتەوە. ئێمە بە پێچەوانین دوو پەیکەر بۆ هەمان کەسایەتی بێگانە لە دوو شاردا دروست دەکەین بێ ئەوەی لەو کەسایەتیە و هۆکاری دانانی پەیکەرەکەش گەیشت بێتین و هێشتا سەدان کەسایەتی گرنگی کوردستانیش پەیکەریان بۆ دروست نەکراوە. ئەم کەسایەتە کوردستانیانە پێویستە لە ڕێگای پەیکەرەوە جارێکی تر بە خۆمانیان بناسێنینەوە و کۆمەڵگەکەمانیان پێ دەوڵەمەند بکەین و ڕێز لە دەستکەوت و داهێناکانیان بگرین. یەکێک لەو کەسانەی کە لە ئاسی جیهاندا ناسراوە و لە چاو ئەو ناسینە جیهانیەندا خۆمان نایناسین. ئەو کەسەش شەمسەدینی شارەزووری فەیلسوفە. ئەم فەیلسوفە شارەزووریە هەرچەندە کە بە ناوەکەی داوا دەردەکەوێت کە هەر لە شارەزوور خوێندبێتی، بەڵام هەندێک زانیاری تر ئەو ڕاستیەمان بۆ ڕوون دەکاتەوە. شارەزوور لە ڕابردوودا ناوەندێکی گرنگی زانستی بووە. وردەکاری وانەی هەندێک لە کەسایەتیەکانی دەڤەرەکە نزیکی 400 ساڵ لەمەوبەر، بۆ نمونە برایم کوردی گۆرانی شارەزووری ئەوە دووپات دەکاتەوە کە لەوێ فەلسەفە، لۆژیک، ئەندازە، ئەستێرەناسی و چەندین بواری تری زانستی خوێنراوە. شارەزوور بەوە ناوبانگی دەرکرد بوو کە زۆربەی قازیە گەورەکانی جیهانی ئیسلامی شارەزووری بوون و ئەمە سەرچاوە ئیسلامیەکان ئاماژیان پێکردو. پیشەی قازی بناغی خوێندنەکەی بریتی بووە لە خوێنی لۆجیک یاخود شیربێژی و هەروەها فقه و تەفسیر کە لە شارەزووردا خوێنراوە. فەلسەفە و لۆژیک بابەتی بنەڕەتی حوجرەکانی دەڤەرەکە و بە دڵنیایی زۆر دەڤەریتری کوردستان بوون. شەمسەدین لەو پێشینە دەوڵەمەندەی خوێنی حوجرەکانی شارەزوورۆ سەری هەڵداوە. ئەو بەکارەکانیدا دیارە کە شارەزاییکی قوڵی هەبووە لە فەلسەفەی یۆنانیدا و ئەگەریش هەیە کە یۆنانی زانی بێت. ئەو زانیارینی ئەو لە پەرتوکەکەیدا ئاماژەی پێدەکات بە تایبەت لەسەر مێژووی فەلسەفە نیشانی دەدات کە نەک هەر شارەزای فەلسەفە و مێژوەکەی بووە، بەڵکو ئاگاداری زمانەکەشی بووە. لە ڕاستیدا جگە لە بەرهەمە فەلسەفیە نایابەکانی کە زیاتر لە ڕوانگەی فەلسەفەی ئیشاقی کوردیەوە هەڵقوڵاوە، پەرتوکەی نەسەتل ئەرواح کۆنترین پەرتوکە لە ئاستی جیهانیشدا کە بناسرێت و بەو وردیە ئاماژەی بە ژیان و فکری فەیلسوفی جیاوازی یۆنانی و دواتریش ئیسلامی کردبێت. پەرتوکەکەی کە تەمەنی زیاتر لە 700 ساڵە دەری دەخات کە ئەو کاتە ئاشنایی خەڵکی کوردستان بە فەلسەفە لە چه ئاستێکدا بوو، تەنانەت بە بەراورد بە ئەمڕۆش. ئەمڕۆ بە هەر منداڵێکی کورد بڵێ شکسپێکیە زۆر ئەگەر هەیە کە بیناسێت، کەچی فەیلسوفێکی وەک شارەزووری ناناسێت. کێشەکەش لە شەمسەدینی شارەزووریدا نییە، بەڵکو لە ئێمەدایە کە نەمانتوانیوە هیچ نەبێت پەیکەرێکی بۆ دروست بکەین. بەو جۆرە ئێمە هاتووین پەیکەری کەسایەتێکی ناسیۆنالیستی هندیمان لە دوو شاری کوردستان داناوە، بەڵام فەیلسوفێکی جیهانی وەک شارەزووری خۆمان نە پێی ئاشناین نە پەیکەرمان بۆ دروست کردووە. لە ڕاستیدا دایان کەسایەتی جیهانیمان هەیە کە تاوەکو ئەمڕۆ پێیان ئاشنانین و پەیکەریشمان بۆ دروست نەکردوون. کەسایەتیەکان زۆرن کە دەتوانرێت پەیکەریان بۆ دروست بکرێت. ئالەو هەولێرەدا زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر پادشایەکی کورد بە ناوی سەجەران تۆکمە ڕایگەیاند کە ئەو نەوەی کەی خەسرەوە و دەیەوێت دەسەڵات بۆ مادەکان بگەڕێنێتەوە. ئەو لەگەڵ دەسەڵاتی فارسەکان کەوتۆتە جەنگ.
هەرچەندە سەرکەوتوو نەبووە، بەڵام ڕووداوێکی مێژووی گرنگە کە زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر سەرکردەیەکی کورد لە پێناو گەڕانەوەی دەسەڵاتی مادی و کەیخەسرەودا لە سێدارە دراوە و تەرمەکەی بەدارە لە قەڵای هەولێردانراوە و ناوەکەشی کوردیە سەجەران تۆکمە. ئەوەی کەمای سەرنجە ئەو وێنەی هەڵکەندراویشی لەسەر هەڵکەنراوەکەی بێستون هەیە و دەتوانرێت وردەکاریەکانی بۆ دروستکردنەوەی پەیکەر سوودی لێوەربگیرێت. یان بۆ نمونە ئەبوفیدای ئەیوبی کە یەکێک لە زانا گەورەکانی بواری مێژوو جوگرافی ناسیە، ئەم زانا کووردە پەرتووکی لە بواری مێژوو جوگرافیدا هەبووە. پەرتووکەکەی لەسەر جوگرافیا هێندە نایابە و کاریگەری لە ئاستی جیهاندا هەبووە، شوێنێک لەسەر مانگ بە ناوی ئەوە ناونراوە ئەبولفیدا. ئەی بۆ ئەوروپیەکان ناوی ئەو زانا کووردە لەسەر مانگ تۆمار بکەن، بەڵام لەسەر خاکەکەی خۆی ئێمە پەیکەرێکی بۆ دروست نەکەین. جارێکی تر کێشەکە ئێمەین نەک زاناکەمان. یان مۆسیقاناسێکی کوردی وەک زریاب کە گۆرانی بێژ، موزیکدانەر، موزیکژەن و ڕاوێژکاری پاشایی بوو و لە هەموو جیهاندا ناوبانگی هەیە. ئەم بلیمەتە کووردە جگەلەوەی کە شاعیر بوو، ئەو ناسرااو بوو بە زانیاریەکانی لەسەر جوگرافیا. تەنانەت ڕاوێژکاری پێکرا بوو بۆ پێشنیازکردنی گۆڕانکاری بناغەیی لە ناو کارگێڕی حکومڕانیدا و کاریگەری داهێنانەکانی لە ڕۆژئاوای ئەوروپادا بڵاو بوو بۆ. ئەمڕۆ لە شاری قورتوبە لە ئیسپانیا مۆنومنتێکی بۆ دروستکراوە کە ئودەکەی و باڵندێک دانراوە. ئەی بۆ لە قورتوبە لە ئیسپانیا مۆنومنتی بۆ دروست بکرێت و لە کوردستانی خاشی لەدایک بوونی بۆی دروست نەکرێت. لە ڕاستیدا چەندین کەسایەتی تری مەزن هەن وەک ئەبوو هیجای هەزەبانی مێژونووس، ئیبن ئەسیری جەزیری مێژونووس، سوورەوەردی فەیلسوف، سوورەوەردی سۆفی گەورەی جیهانی، عیزی زەریری فەیلسوفی هەولێری، ئەلجەزیری زانای ڕۆبۆت و ئەندازیاری ئاو، بازی کوردی میری دەوڵەتی دۆستەکی، دەریای زانست ئەبوو حەنیفەی دینەوەری و سەدان کەسایەتی تر کە ئەمڕۆ ناویان لە ناوماندا گومە. ئەمڕۆ لەم بەرنامەیە ئەوە دەرکەوت کە گاندی سەرکردەیەکی ناسیۆناڵیستی هندیەکانەوە و هەوڵەکانی بۆ سربەخۆیینەتەوەکەی هەمیشە لە هندستان بە بەرزی ڕاگیرا و حەقی خۆشیانە کە بایەخی پێ بدەن. سەرڕایەوە لە ئاستی جیهاندا گاندی ڕخنەیەکی زۆری لەسرە، بە تایبەتی لە لایەنی ڕاگەزپەرستی. بەڵام لە کاتێکدا کە چەندین کەسایەتی جیهانی کورد لەسەر خاکەکەی خۆیان پەیکەریان بۆ دروست نەکراوە، دانانی پەیکەری سەرکردەی نەتەوەیەکی تر لە شوێنە گشتیەکانی کوردستانە هیچ بەهانەیەکی نییە. دانانی پەیکەر لە شوێنە گشتیەکاندا شتێکی پێویستە. لە کاتێکدا کەسایەتەکانی خۆمان دەبێت لە پێشی نەبن، بەڵام دانانی پەیکەری کەسایەتی بێگانەش هەرگونجاوە. ئەوەی کە پێویستە دەبێت مەرج و ڕێسای تایبەت هەبێ بۆ دانانی پەیکەر. ئەوەش بۆ ئەوەی ئەو کەسانەی کە پەیکەریاندا دەنرێت شایەنی ئەوە بن. بەرنامەی خۆناسین سەیری هەموو ئەو بابەتانە دەکات کە کاریگەریان لەسەر کۆمەڵگە و فەرهەنگی کوردی دەبێت. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.